ئەڵمانیا لە شەڕێ دژی داعشی ئالیکاریە هەرێما کوردستانی کریە ji bêdana çekan û rahênan bê hêzên pêşmerge. Wezîra Berevaniya Almanya jî heyan çar caran serdana herêmê kiriye. Wezîra Berevaniya Almanya dê çarçoveya serdana xwe bo herêmê seredana şêwirmendên welatên xwe kir lê fêrgeha binsilawa gora hênanê bê hêzên pêşmerge dikin. گیری و پشتیوانیماندا زیاتر لە 10,000 پێشمەرگەمان ڕاهێنا و مەشقمان پێکردوون بە بڕی 90 ملیۆن ئۆرۆ چەک و تەقەمەنیمان لەگەڵ کەلوپەلی دیکەدا پێشکەش کردووە. بەشداری ئێمە لە چوارچێوەی بەشداری وڵاتانی هاوپەیماندایە لە چوارچێوەی یا لە شێوەی ئیستیطلاعی فڕۆکەکانی تۆرنادۆ لە ئاسمانەوە کە چاودێری و پشتگیری پێشکەش بە هێزەکان دەکەن. ئەلمانیا دە هەیەما دەربازبوویدە بە قاسا 2 ملیۆن و 200,000 یۆرۆ و شەیەکە چاکردنا ئۆتۆمبیلان و چەکن ئەلمانی فێرگەهاکە بۆ هێزن پێشمەرگە ئاواکریا. هەروەها ئالیکاریاوی وڵاتی ژێ بۆ هەرێما کوردستانی بێ تەنێ نەبوو لێ بوارێ لەشکری بەڵکو دێوارێ سەغلەمیە دەژی ئالیکاریا پێشمەرگەکریا. هاوپەیمانان بەگشتی و حکوومەتی ئەڵمانیا سوپای ئەڵمانیا و جەنابی بە شخصی کۆمەکی باشیان کردوین و دەتوانم بڵێم بەشێک لە بردنەوەی شەڕی ئێمە لە بەرامبەر داعش پشتیوانی و چەک و شتە چاکەکانی ئەوان بۆ لە ڕووی عسکەریوە. بەرپرسێن وەزارەتە پێشمەرگە ئاماژە دکن گۆ وڵاتین هاوپەیمانان هەیە ئاستێکی مەزن ئالیکاریا پێشمەرگەکرینە لێ حکوومەتە ناوەندی هەیەیان هانیکاریە ئالیکاریەوان بکە. ئەمیندارێ وەزارەتە پێشمەرگەژی دەبێژێ خۆ ئامادەکردنە ji بۆ شەرێک کۆنتڕۆلکردنا مووسڵی و خشتەیەک ژی ڕادستی حکوومەتە ناوەند دکن هەیە ئالیکاریەن لەشکری بدن وان. تایسە هیچمان بۆ نهاتووە لەلایەن عێراقەوە ئێمە تازە لەم پرۆسەیە یعنی یەک زۆر بە کەمی یەک دوو جار بڵێن تەقەمەنی هاتووە بەڵامی جۆرە چەکێکمان بۆ نهاتووە. ئێستاش ئێمە لەم بۆ پرۆسی ڕزاکردنی مووسڵ خشتەیەکمان داوا کردو هەم لە هاوپەیمانان هەم لە دەوڵەتی دڵالی عێراق. بێگوتنا بەرپرسن هەرێما کوردستانی ئەڵمانیا لە ناو هاوپەیمانیا دژی داعشەی گەلێکی ئالیکاریە هەرێمێ کریە و بوویە سەردەماکە مەزن بۆ شکاندنا داعشێ.